طبعا ئەو راپۆرتە بەشێکە لە سیاسەتی تورکیا لە ساڵی 1920ەوە بەداخەوە تورکیای نوێ لەسەر بنیادی تێکشکانی ئێسکی کورد دامەزرا. ئەم راپۆرتەش کە باسی ڕێکارەکان دەکات چۆن دەبێت لە دژی کوردی باکوور ڕێکار بگرنەبەر، چۆن دەبێت لە دژی کوردی باشوور ڕێکار بگرنەبەر، چۆن دەبێت لە دژی کوردی ڕۆژئاوا ڕێکار بگرنەبەر. ئەم ڕێکارانە ئەم سنتەرە ئەم وەقفە ئەم راپۆرتەی پێشکەش کردووە بە دەسەڵاتدارانی تورکیا ڕێکاری نوێیان پێشان دەدات لە تێکشکانی ئیرادەی کورد، لە تێکشکانی خواست و ویست و داواکاریەکانی کورد. بەشێکی ئەم راپۆرتە تایبەتە بە باشووری کوردستان، بەداخەوە کە لە باشووری کوردستانە ئەوان زۆرتر ئەوەی کە لە راپۆرتەکەدا دەبیندرێت پێداگری لەسەر ئەوە دەکەن کە هێزی سەربازی زیاتر لەم ناوچەیەدا جێگیر بکەن. ئەمە لەلایەکی تریشەوە باسی ئەوە دەکەن کە دەبێت ئەو ئابووری هەرێمی کوردستان کە وابەستەی تورکیەیە وەکو گوشار وەکو فشار لە دژی هەرێمی کوردستان بەکار بهێنرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە دژی پەکەکە لە دژی شۆڕشی باکووری کوردستان و پارچەکانی تر بەکار بهێنرێ. ئەمە خاڵێکی زۆر مەترسیدارە و پێشتریش چاودێرانی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستانە و ڕۆژنامەنووسان درکیان بەمە کردبوو، ئاماژیان پێ کردبوو کە ڕادەستکردنی هەموو ئابووری هەرێمی کوردستان بە تورکیا و فرۆشتنی نەوتی هەرێم لە ڕێگەی تەنها تورکیەوە زیان بە ئابووری هەرێم دەگەێنێت، چونکە تورکیا وەکو کارتی فشار بەکاری دێنێ و لەم راپۆرتەشدا زۆر بەڕوونی باسی ئەوە کراوە کە دەبێت ئەمە وەکو کارتی فشار لە دژی هەرێمی کوردستان بەکار بهێنرێت. خاڵێکی تر کە بەداخەوە لە راپۆرتەکە ئاماژەی پێکراوە پەیوەندیەکانی تورکیا و پارتی دیموکراتی کوردستانە کە ئەوان بە گرنگ وەسفی دەکەن و پێیان وایە دەبێت پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی خۆی ببینێ لە دژایەتی پەکەکەدا. ئەمەش خاڵێکی نەرێنیە لە سەبارەت بەوەی کە ئەمان خواستیان لە حکوومەتی عێراقیشەیە کە حکوومەتی عێراقیش بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە دژی پەکەکە کارێک بکە. ئەمەش خاڵێکی نەرێنیە، چونکە پێمان وایە تورکیا دەیەوێت وڵاتانی دراوسێ لە شەڕێک تێوە بگلێنێت کە خۆی تێیدا سەرکەوتو نەبووە، خۆی نەیتوانیوە لە بەرامبەر شۆڕشی کورد لە باکووری کوردستانە لە بەرامبەر ئیرادی کورد سەرکەوتو بێ. ئێستا دێ داوای لەم و لەو دەکات، داوا لە پارتی و عێراق دەکات. من پێم سەیرە ینی تورکیا خۆی بەم هەموو هاوپەیمانێتی ناتۆ بەم هەموو چەک و چۆڵەی ناتۆ نەتوانێت شتێک لە دژی پەکەکە بکا شتێکی پێ نەکرێ، چۆن دەوڵەتێکی ڕووخاوی لێک هەڵوەشاوی وەکو عێراقیان هەرێمی کوردستان کە سەدان کێشەی گەورەی قوڵی ئابووری سیاسی سەربازی گەورەی هەیە چۆن چی پێ دەکرێت لە دژی پەکەکە. ئەمە لەلایەکی تر خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئەم راپۆرتە دانی بەوە داناوە کە دەڵێ پەکەکە بە ژیرانەیی وشەی ژیرانە بە ژیرانەی توانیوێتی لەو چوار پارچەی کوردستان لەو چوار وڵاتی کە کوردی تێدا دژی راپۆرتەکە ئاماژەی پێکردووە کاری گەورە بکە. باسی ئەوە دەکات دەڵێ ڕوبەڕووبوونەوەی پەکەکە مادام ئەوان بە ژیرانە توانیوانە شتگەلی گەورە بکەن پێویستی بەڕێکاری ژیرانە هەیە. ئەگەر چی لێرەدا ئەمە وەسفێکی سیاسەتی پەکەکەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەنگە تورکیا بەرێتە قۆناغێکی نوێەوە کە بیر لەوە بکاتەوە بە شێوازی تەکتیکی پێشکەوتوتر، بە چەکی پێشکەوتوتر، بە ڕێکاری پێشکەوتوتر هەنگاوی گەورەتر لە دژی کورد لە باکووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان بن. ڕێک وایە، بەڵام من پێم وایە مایە پۆچبوونی تورکیا پیشان دەدا، ینی ئەگەر بە قوڵی لەم راپۆرتە لێ بکەڵینەوە مایە پۆچبوونی تورکیا پیشان دەدا. بۆ لەبەرەوەی سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان داوای هاوکاری لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکات، باسی ئەوە دەکات دەبێت حکوومەتی تورکیا ڕێکاری تر لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی بگرێتە بەر و لەوێش مەبەست لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوروپیەکانن کە دەبێت تورکیا بۆ لە ناوبردننی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان پەنا بەرێ بۆ وڵاتانی تر کە هاوکار بن و باسی ئەوە دەکات ئەو وڵاتانی کە کاریگەریان هەیە لەوێ دەبێت ئەوان هاوکار بن. سەبارەت بە لە عێراقیش داوای هاوکاری لە پارتی و لە عێراق دەکات، لە حکوومەتی عێراق دەکات. ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە تورکیا لەوە تێگەیشتووە کە شۆڕشی کورد ڕەنگە بە ئاسانی بە ئەو نەتوێتەوە، لەبەرەوە داوای هاوکاری و پشتیوانی لە وڵاتانی تر دەکات. و من پێم وایە شتێکی ینی نۆرماڵیشە، شتێکی زۆر ئاساییە تورکیا ئەم سیاسەتانەی هەبێت، چونکە وەکو باسمان کرد کۆی سیاسەتی دەوڵەتی نوێی تورکیا لە ساڵی 1920 بەدواوە لەسەر تێکشکانی ئیرادەی کورد، لەسەر تێکشکانی ئێسقانی کورد، لەسەر تێکشکانی و بێ ئیرادەکردنی کورد دامەزراوە و ئەوانیش نەیان شاردۆتەوە بە درێژایی مێژوو کە ئەوان دژایەتی مافەکانی خەڵکی کوردستان دەکەن، تەنانەت ئەوانەی کە خۆلە خۆشیانەوە نزیکن، تەنانەت ئەوانەی کە گوێڕایەڵی خۆشیانن، تەنانەت ئەوانەی کە ئابووری کوردستانیشان تەسلیم کرد، تەنانەت ئەوانەی نەوتی کوردستانیشان تەسلیم کرد، تەنانەت ئەوانەی 29 بنکەی سەربازیشان بۆ کردنەوە لە هەرێمی کوردستان، بەڵام کە ریفراندۆم دەکا حدود
سوودی لەسەردا دەخا فڕۆکەخانەی لەسەردا دەخا گەماڕۆی دەدا پشتیوانی ناکە ئۆپەراسیۆنی سەربازی دێنێتە سەر سنوورەکان تەنک و دەبابەت لە سنوورەکان مەشقی سەربازی هاوبەش دەکات لەگەڵ سوپای عێراقا لەبەرەوە ئەمە سیاسەتی تورکیەیە و ڕزگاربوونی تورکیە لەما پێویستی بە هەڵوەشانەوەی دەوڵەتنەتەوە هەیە لە تورکیا چونکە بەبێ هەڵوەشانەوەی دەوڵەتنەتەوە ئەم سیستەمە ئیسلامی بەڕێوەی بەرێ یان نەتەوەی یا کۆمونیزم سیستمەکە هەمان سیستمە هەمان عقلێتە هەمان قاڵبەکە لە 1920ەوە داڕێژراوە لە دوای هەڵوەشانەوەی لە خلافەتی عوسمانیەوە داڕێژراوە لەبەرەوە ئەم سیستمە هەڵوەشانەوەی ئەم سیستمە دەوڵەتنەتەوە لە تورکیادا چارەسەری زۆر لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات نەک هەر کێشەی کورد پێم وایە پلانگەڕێکی گەورەی تورکیا بەڕێوەیە هیوادارم ئەو پلانگەڕێ ڕوو نەدا بەڵام پێم وایە پلانگەڕێکی گەورەی تورکیا بەڕێوەیە کە فریای بەسنی کۆنگرەی نەتەوەی ناکەوین و پێم وایە ئەو پلانگەڕی کە تورکیا بەنیازە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدا لە دژی پەکەکە ئەنجامی بدا لە چەند مانگی داهاتوودا ئەنجامەکانی ڕوون دەبنەوە چ لایەنێک ملکەت دەبێت بۆ بڕیارەکانی تورکیا بۆ فەرمانەکانی تورکیا و دەچێتە ژێرباری داواکاریەکانی تورکیا و چ لایەنێکیش خۆی بە دوور دەگرێت لەم پلان و استراتیژانەی کە تورکیا بەڕێوەیەتی ئەگەر گرنگ بوو ئەگەر دەرفەت هەبوایە کۆنگرێکی نەتەوەی لە ئێستادا زۆر گرنگ بوو یان لانی کەم ئەگەر کۆنگرێکی نەتەوەیش نەبا کۆبوونەوەی سەرکردەکانی هەر چوار پارچەی کوردستان بۆ واژۆکردنی ڕێکەوتنامێکی ئاشتی بۆ واژۆکردنی پەیماننامێکی ئاشتی شەرەفنامێکی ئاشتی بەڵام من پێم وایە پلانەکانی تورکیا لەوە خێراترن ڕێگە دەرفەتی ئەوان نەهێشتۆتەوە و لەشکرکێشەکانی تورکیا بۆ ئەم ناوچەیە پێم وایە چیتر دەرفەتی ئەوە نادات کە حزب کوردستانیەکان بێلای من بە بڕوای من کە هیوادارم ڕوو نەدا بەڵام لە چەند مانگی داهاتوودا بەرەی هاوپەیمانانی تورکیا و بەرەی هاوپەیمانانی دژە تورکیا لە باشووری کوردستان ڕوون دەبنەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەگەر کوردیە گرتوو بێ قۆناغەکە گرنگە بە تایبەتیش کە تورکیا بەرەو لاوازی دەڕوا بەرەو دوورکەوتنەوە لە یەکێتی ئەوروپا دەڕوا پرسی مەسەلەی سیستمی موشکی S400 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ناتۆ دایبڕیوە پرسی مەسەلەی مافی مرۆڤ پرسی مەسەلەی ئازادیەکان پرسی مەسەلەی قوبڕۆس دەرهێنانی غازی سروشتی بەبێ لە دەریای ناوەڕاستە بەبێ گەڕانەوە بۆ قوبڕۆس بەبێ ڕێکەوتن لەگەڵ وڵاتانی تر کە خۆیان بە خاوەنی ئەم غازە دەزانن ئەمەش کێشەیەکی تری گەورەی ڕوبەڕووی تورکیا کردوتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی ئەوروپا بەهۆی ئەم ڕفتارانەوە سزای بەسەرا سەپان لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر کوردیە گرتوو بێ پێم وابێ قۆناغەکە بەرەو ئەوە دەڕوا کە دەوڵەتی نەتەوەی لە تورکیادا و تورکیا بەرەو لاوازی دەڕوا و هاوپەیمانە کۆنەکانی لەدەست داوە و تورکیا ئەم ڕوبەڕووی گۆشەگیریەکی گەورە بۆتەوە ئەم گۆشەگیری وای لێ کردو کە پەنا بۆ هاوپەیمانی نوێ بەرێ کە لە زۆرترین حاڵەت داوا دەردەکەوێت کە هاوپەیمانە نوێەکانی رووسیا و چین بن